ماوەی مانگێک بۆ خەریک بوو کارەبای گەڕەکە میلیەکانی هەولێر وەکو مامزاوە و تەیراوە وەکو پرۆژە نیشتەجێبوونەکانی لێبێت ببێت بە 4 کاتژمێری. بەڵام ئەمە بەردەوام نەبوو. لە دوای ئەوەی کە هێرش کرا سەر چێلگەی کۆرمۆر ئیدی کێشەی کارەبا دروست بوو لە بەشێک لە پارێزگاکان و بە تایبەت لە زۆربەی گەڕەکەکانی ناو پارێزگاکان. بەڵام ئەمە لە پرۆژە نیشتەجێبوونەکان و ستیەکان جیاواز بوو. لە پرۆژە نیشتەجێبوونەکان بە هیچ شێوەیەک کارەبا نەبڕا، چونکە ئەوان مۆلیدەی خۆیان هەبوو، مۆلیدەکەی خۆیان دادەگیرساند و ئیدی کارەبای پرۆژەکەیان دەدا. لە پرۆژەکان ینی بەشێک لە باڵەخانەکانیان تااقاتی 30 و 35 و 40 دەڕوات. ئەگەر کارەبا نەبێت ئەوە ئەسانسۆرەکان بە هیچ شێوەیەک ناتوانن کار بکەن و بە تەواوەتی ژیان دەوەستێ لە پرۆژەکان. ینی لە بەشێک لە گەڕەکانی هەولێر بە تایبەتی کارەبا نەبوو لە ماوەی ڕابردوو، بەڵام لە پرۆژە نیشتەجێبوونەکان و لە ستیەکان ئەوە نەبوو. مۆلیدەی خۆیان هەڵدەکرد و کێشەی کارەبایان نەبوو.